لە سەرەتای شەستەکاندا و لە دەرەنجامی گەشەی بوارەکانی پەروەردە و خوێندنی باڵا لە ئێران گروپێکی بچووکی لاوانی کورد لە چینە باڵاکانی کۆمەلگای کوردستان وە خوێندکار دەزانکۆکانی تاران و تەورێز وەرگیران. یەکەمی ڕێکخراوی نیمچەنەهێنی خوێندکارانی کورد واتە یەکێتی خوێندکارانی کوردی زانکۆی تاران لە سەردەستی ئەم بەرە خوێندکارە لە ساڵی 1959 دامەزرا و دوای ساڵێک نێوەکەشی بوو بە یەکێتی خوێندکارانی کورد لە زانکۆکانی ئێران. لە سەرەتادا زۆرتر پرس و بابەتە فەرهەنگیەکانی کڕۆکی هاوکاری و چالاکی ئەم یەکێتی پێک دەهێنا، بەڵام دوای ماوەیەکی کورد واتە ساڵی 1961 بە نهێنی پەیوەندی بە حیزبی دیموکراتی کوردستانەوە دەگرن. هاوکات زاڵبوونی بیر و ئەندیشەی چەپ لە زانکۆکانی ئێران وا دەکات کە لە ساڵانی 1960 تا 1963 زاینی کۆمەڵێک لەو خوێندکارە کوردانە بەرەو هێڵی چەپوەر سوورەن و لە ڕەوتی ناسیۆنالیستی یەکێتی خوێندکاران جیابوونەوە کە ناسراوترینی ئەم کەسانە ئەمیر حەسەن پوور وەفاتە شێخولئیسلامی بوون. دوا بە دوای شەپۆلی نوێی سەرکوتی سیاسی چالاگوانانی ناڕازی لە ساڵی 1963 زاینی ئەم گروپە بە ناچار وازیان لە زانکۆ هێنا و پەڕیوەی باشووری کوردستان بوون. بەهۆی دژایەتی و ناڕزایی بوون لە سەرکردایەتی ئەو کاتی حیزبی دیموکرات دوای 3 ساڵ لەگەڵ چەند ئەندامێکی دیکە کۆمیتەی شۆڕژگێڕی حیزبی دیموکراتیان لە ساڵی 1966 زاینی بە ئامانجی ڕێخستنی پێگە سیاسی و کۆمەڵایەتەکانی خۆیان و بۆ خەباتی چەکداری لە ڕۆژهەڵاتی کوردستان دامەزراند. ئەندامانی دامەزرێنەری ئەم بزوتنەوەیە بریتی بوون لە سمایل شەریفزادە، مەلا ئەحمەدی شەڵماشی ناسراو بە مەلا ئاوارە، سەنار مامەدی، محەممەد ئەمینی سیراجی، مەلا عەبدوڵڵا سەرباز، سالار حەیدەری و سەعید کاوە. ئەوان توانیان ڕێکخراوەکانیان لە نێو ئاوارە ڕۆژهەڵاتیەکان لە باشوور و هەروها لە ناوەوەی ڕۆژهەڵات پەرە پێبدەن و پەیوەندیەکی سیاسی دۆستانە لەگەڵ گروپی ناسراو بە جەلالی لە باشوور دامەزرێنن. لە سەرەتای ساڵی 1967 زاینی کادێرانی کۆمیتەی شۆڕژگەر بە پێکهێنانی گروپی چریکی چەند کەسی چوونە ناوچە کوردیەکانی پارێزگای ورمێ و شارەکانی سەقز و بانە لە پارێزگای سنە و دەستیان کرد بە بانگەشەی سیاسی و هەوڵدان بۆ ڕێخستنی بنکە و پێگەی کۆمەڵایەتی بەرفراوانتر لە نێو جوتیارانی گوندنشینەکاندا. سەرکردەکانی کۆمیتەی شۆڕژگەر بە توندی کەوتبوونە ژێر کاریگەری فکری و ئایدیای ماۆیزم و بەردەوام پشتیوانی خۆیان بۆ بزوتنەوەی ماۆیزم نیشان دەدا. لە ڕاستیدا سەرکردەکانی کۆمیتەی شۆڕژگێر پێیان وابوو تاکە ڕێگە بۆ ڕزگارکردنی هەموو گەلانی ژێردەست ڕاپەڕینی جەماوەری و خەباتی چەکدارانەیە کە سەرەتا دەبێت لە گوندەکانەوە دەست پێ بکات و جەماوەری زەحمەتکێش بەرەو خەباتی چەکداریان بدات. کۆمیتەی شۆڕژگەر بە قوڵی باوەڕی بە گرنگی و پێویستی یەکگرتووی و یەکریزی هەبوو بۆ گۆڕینی بزوتنەوەی چەکداری کوردستان بۆ خەباتێکی سەرتاسەری. دوجار دوای 18 مانگ خەباتی چەکداری لە 12 گوڵانی ساڵی 1968 زاینی ئەم گروپە بە سەرۆکایەتی شەریفزادە هاتنە ناوچەکە و لە یەکێک لە گوندەکانی بانە لەلایەن دوژمنەوە گەمارۆدران. لەو ململانەیەدا شەریفزادە و هاوڕێکانی بەدەستی سەرکوتکەرەکانی ڕژیمی شا گیانی بەخت کرد. دواتر مەلا ئەحمەدی شەڵماشی ناسراو بە مەلا ئاوارە لە دەڤەری سەردەشت گەمارۆدران و مەلا ئاوارەش بەداخەوە گیانی بەخت کرد. لە هەمان مانگدا سولەیمانی موعینی لە باشووری کوردستان لەلایەن پارتیەوە شەهید کرا و مانگێک دواتر عەبدوڵڵا موعینی لە دەوروبەری گوندی قالۆی بۆکان بەدەستی هێزەکانی ئێران گیانی بەخت کرد. دوا بە دوای هەرسهێنانی شۆڕشەکە شەپۆلێکی نو و سیستماتیکی سەرکوتوو لە سێدارەدانی چالاگوانانی سیاسی ئاوارەبوون و پەنابردن بۆ ناوچە ئازادکراوەکانی باشووری کوردستان دەستی پێکرد.
هەروەها پاژماوەی هێزە چەکدارەکانی شۆڕش لە کەمپی مەکتەب سیاسی لەژێر ناوی لقی بوژانەوەی پارتی دموکراتی کوردستان ڕێکخرانەوە. شۆڕشە چریکیەکەی کوردستان ئەگەر چی شکستی هێنا، بەڵام کاریگەریەکانی لە کوردستان و لە هەموو ئێرانیش بەرچاو بوون. شای ئێران کە لەو ساڵانەدا هەستی بە ئارامی و سەقامگیری سیاسی دەکرد و بەو هۆیەوە ئێرانی بە دوورگەیەکی ئارام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناو دەبر، کەوتە بەرزریانێکی ڕاپەڕینی چەکداری ساڵەکانی 1960 و 1968 زاینی. ئەم ڕاپەڕینە بوو بە یەکەم ڕاپەڕینی مەیلە و چەپی چریکی لە ئێران 3 ساڵ بەر لە ئۆپەراسیۆنی سیاکە لە باکووری ئێرانیش و بەرگێکی زێڕینی لە مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازانەی کورد و کوردستان تۆمار کرد.